سڵاو خۆشەویستانی من هیوادارم زۆر باش بن هیوادارم لە باشترین کاتەکانی ژیانتانە بن. ئازیزان و خۆشەویستانی من ئەم شەو ئەمەوێ باس لە بابەتێکی زۆر گرنگ بکەم، ئەویش ئەوەیە لەکوێ دەستکەین بە خۆسازی، لەکوێ دەستکەین بە پەرەدان بە خود. پێ ئەچێ زۆر ڕێگا هەبێ، زۆر شێواز هەبێ، بەڵام ئەم شەو باز لە بنچینەی ترین ڕێگاکەم. لەلایەک شیکاری خۆتە، لەلایەک تۆ لێرەوە دەست ئەەکەی بە باشکردنی خۆت، لەلایەک لێرەوە دەست ئەەکەی بە پەرەپێدانی خود. جا خۆشەویستان تکە کۆمنت بنووسن تا من دڵنیا بم کە ئێوە بە باشی گوێتان لە دەنگمە. بەڵێ تەوەری ئەم شەومان باس لەوەیە کە لێرەوە پەرە بە خۆت بدە، واتە کۆمەڵە شتی سەرەکی و بنچینەییمان هەیە، تۆ لێرەوە دەست پێەکەیت. چۆن تەماشای خۆتێ کرد، شیکاری خۆتێ کرد، کۆمەڵێ بابەتی تایبەت هەن زۆر پەیوەستن بە کەسایەتیەوە، تۆ لێرەوە دەست ئەەکەی بە چاکسازی و خۆ باشکردن. ئازیزانی من کە بە کۆمنت بنووسن ئەگەر بە ڕوونی گوێتان لە دەنگمە بە دەست پێ بکەین. سواس بەڕێزان. ئازیزان، جاری پێشوو باسمان لەوە کرد کە شیکارێکمان هەیە لە زانستە کارژێڕیەکانە بەکارێت و هەر ئەم شیکاریە بۆ دەستگا جۆرە و جۆرەکان، کۆمپانیاکان، ڕێکخراوەکان و تەنانەت بۆ کەسایەتیەکان و ڕێکخرا و دەستگاکانیان بەکارێت. پێش ئەوەی کە تۆ پلانێک دابنی بۆ ژیانی خۆت پێویستە سەرەتا چی بکەی؟ شیکارێکی کەسایەتی خۆت بکەی، بڵێ ئەمە خاڵی هێزی کەسایەتیمە، ئەمە خاڵە لاوازەکانە، لێرە دەرفەتێک هەیە بۆ من، لێرە هەڕەشە هەیە. بۆ نمونە با ئێمە کەسێک وەرگرین کە تەمەنی ئێستاکە 60 ساڵە. ئەم کەسە یەکێک لەو هەڕەشانە کە لەسەری هەیە تێکچوونی تەندروستیەتی، بەڵام یەکێک لە خاڵە بەهێزەکانی پێچێ ئەزمونە فراوانەکەی بێت و یەکێک لە ئەو شتانەی کە بۆ ئەو هەلە بریتە لە ناسینی خەڵکیێکی زۆرتر پێچێ خەڵکانێک بناسێ کە ئەوان کارێکیان بۆ ئەو پێ بکرێت. جا یان پێگە کۆمەڵایەتیەکەی هاوکات ببین بۆ لای لاوێک کە تەمەنی 22 ساڵە، ئەڵێ هەلی من ئەوەیە کە گەنجم، بۆ نمونە هەلی ئەوم لە بەردەستایە کە کارێکم دەستکەوێت لە بەرەوەی لە شارێکی گەورە ئاژیم، بۆ نمونە خوێندکارێکە دێکەی خۆیان شارەکەی خۆیانی بەجێهێشت و ئێستا خوێندکارە لە یەکێک لە شارە گەورەکان. جا دەرفەتی زۆر گەورەی لەبەردەستایە. هاوکات لە خاڵە بەهێزەکانی ئەوەیە کە گەنجە، تەندروستی باشە، ئەتوانێت کاتێکی زۆر دابنێ بۆ پەرەدان بەخۆی و وزەیەکی تایە ئەتوانێت سەرفی کالۆ پێناوە. کاتێکی ژێتە سەر لاوازیەکانی، نەبوونی ئەزمون بۆ ئەو لاوازیە، نەبوونی دۆستی زۆر باش یان دۆستێک کە لە دەسەڵات تابێت یان شتێکی پێ بکرێ بۆ ئەو کێشەیە، چونکە گەنجێک لەو تەمەنە احتیمالی زۆر کەمە کۆمەڵە دۆست و هاوڵی هەبێت کە لە پێگەیەکا بن بتوانن هاوکاری بکەن. زۆربەی دۆستەکانی پێچێت لە خۆی باری لە هەموو ڕێکەوە باریان خراپتر بێت. جا ئازیزان، ئەمە وتم تۆیت کڵێشەیەک دروستەکەی چوار بازنەیە. خاڵەکانی قووەتی کەسایەتی تۆ چییە؟ خاڵی لاوازی تۆ چییە؟ ئەمانە پەیوەندی بە خۆتەوە هەیە.
دوو خاڵی کەمان هەیە هەلەکان و هەڕەشەکان. ئەمە پەیوەندی بە دەرەوەی تۆ هەیە. تۆ ئەگەر خاڵی هێزێ زۆر بوو و ئەگەر وەکوتم خاڵەکانی بەهێزی تۆ زۆر بوو لایەنە ئەرێنیەکان، هاوکات هەلی باشت لە بەردەسا بوو، ئەوە پلانێکدا ئەڕێژی کە پلانەکەت هێرشبەرە، واتە خێرا هەوڵی ئامانجەکان بەدەست بهێنیت. ئەگەر هاتوو بە پێچەوانەوە خاڵی لاوازی لە تۆ زۆرە و مەترسیش هەیە لە ژیانی تۆ، ئەگەری کۆمەڵە شت هەیە، ئەگەر هەیە کەسێک خۆ تووشی گرفت ببی، ئیتر گرفتەکە تەندروستیە، کۆمەڵایەتیە، لە دەستدانی هەر هەلێکە، ئەمانەش هەم. ئەگەر وا بوو ئەوە تۆ پێویستە پلانێدا بڕژی، پلانەکە بەرگری بێت نەک هێرشبەر. بۆیە گەنجان ئەگەر خێرا دەستکەن بە خۆپێگەیاندن، ئەوە ئەتوانن لە پاش خۆپێگەیاندنەکە، بۆ نمونە ساڵێک تۆ خەریکی خۆت بی، 2 ساڵ خەریکی خۆت بی، خۆت پێ بگەێنی لە ڕووی معریفی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە توانا جۆرا و جۆرەکانت، بەشداری کۆرسی جۆرا و جۆر بکەی، خەڵکی جۆرا و جۆر بناسی، بە عەقڵێکی کراوە هەوڵ بەی خۆت پێ بگەێنی، ئەزمون کۆکەیتەوە، گوێ بگری. گوێگرتن زۆر زۆر گرنگە. تۆ وا مەزانە کاتێک کەسێکی بەتەمەن کاتێک خزمتانە زۆر حساب بۆ تۆ ناکا، وا نەزانی کە ئیتر ئەمە بە کەڵکیەوە نایە تۆ بچی لە پاڵێ دانیشی، ئەکرێ بچی گوێی لێ بگری، ئەکرێ با قسەیەکی ناخۆشکا بەرامبەرت، با تەبیعەتیشی ناخۆش بێ، ئەکرێت تۆ گوێی لێ بگری، ئەزمموی لێوەگیری، شتی لێ فێر ببی، و تۆ هەر چۆنێک کردووە لە ڕێی ئەمانەوە تۆ خۆت پێ بگەێنە، بە تایبەتی لەو لێرەوە دەست پێ بکە کە من ئەم شەو باسیەکەم، خۆت پێ بگەێنە تۆ تەمەنە بۆ نمونە گەنجی، خۆش پێ بگەێنە ساڵێ 2 ساڵ 6 مانگ، نازانم چەندێکی پێویستە، پاشان ئەتوانی پلانێکی هێرشبەر دابنێیت لەسەر ئەو بنەمایی کە تۆ لە سوۆتا جێبەجێیەکەی، واتە خاڵی قووەت زۆرە و هەلیشت لە بەردەسایە. بەڕێزان، گەنج هەلی باشی لە بەردەسایە بە مەرجێک خۆی پێگەیان دەبێت. ئێستا بۆ نمونە بە تۆ ئەڵێن هەلێک هەیە، ئەتوانی بیقۆزیتەوە، تۆش ئەڵێ ئادی بزانم زۆرە کەسێکیانەوێ، ئەڵەن کەسێکیان ئەوێ کە بڕوانامی بە کالۆریۆسی هەبێ، زمانی ئینگلیزی بزانێت، یا زمانی ئینگلیزی و عەرەبی بزانێت، لە کۆمپیوتەر شارەزابێ، تۆش وەڵاو بۆ من نابێ، من ئینگلیزیەکەم خراپە، یا وەڵام بۆ من نابێت لەبەر عەرەبی نازانم، یا بۆ من نابێت لەبەرەوەی کە من زانکۆم تەواو نەکردووە. کەواتە خەلەلەکە لە هەلەکان نییە، خەلەلەکە لە توای تۆ ناگرێتەوە. بۆ تۆ ناگرێتەوە؟ ئێستا شەرط نییە ئەی پاروپێران خەریکی چی بوویت. کەواتە تۆ ئێستا ئەبێ بیر لە ساڵی ئایندە بکەیتەوە، ئێستا ئەبێ بیر لە ساڵی ئایندە بکەیتەوە، ئایا ساڵی ئایندە تۆ ئەوەندە لێ هاتوویت کە ئەگەر هەلێ هاو هەلەکە تۆ بگرێتەوە؟ بەڕێزان، لەگەڵ ئەوەی قەیران بێت، لەگەڵ ئەوەی گرفت زۆر بێ، بەڵام دڵنیا بن هەمیشە هەل هەیە. بەڵام بۆ کێ هەیە؟ بۆ کەسێک هەیە کە بە تەواوەتی خۆی پێگەیان دەبێت. ئەو کەسەی کە باشترین بڕوانامەی هەیە، ئەو کەسەی کە چەند زمانێک ئەزانێ، ئەو کەسەی کە لە ئایتی زۆر شارەزایە، ئەو کەسەی کە توانای گوێگرتنی باشە، ئەو کەسەی کە لە پەیوەندیەکانیان سەرکەوتووە، ئەمانە هەمیشە هەلی باشیان لەبەردەستایە. بۆ نمونە تۆ شەرمنی دەبڕۆ شەرمنیەکەت چاکە، تۆ ترسنۆکی بڕۆ ترسنۆکیەکەت باشکە، تۆ ئاستی ڕۆشنبیریت لاوازە دەبڕۆ باشیکە. کەواتە تۆ ئەبێکەم جار بێ شیتەڵکاریە بکەی، تکایە تەماشای بەرنامەکانی پێشوو بکەن، باسی ئەوم کردو چۆن شیتەڵکاری بۆ خۆتەکەی، خۆتە ناسی، و لێرەشەوە باس لەوەکەم چۆن دەستەکەی بە خۆ باشکردن و خۆپەروەردەکردن، پاشان دڵنیا بە هەل هەیە. بەڵام هەل بۆ کێ نییە؟ بۆ ئەو کەسەی کە کۆمەڵێ توانا هەیە لەوە لاوازە. توانا شتێکە تۆ توانی بەدەستی بێن. هیوا هەیە ئەڵێ من بڕوانامەم هەیە و هیچ، تەنها بڕوانامە ناخوات، تەنها بڵێ زانکۆم تەواو کردووە کەڵکی نییە، تەنها بڵێ وەڵام من تەنانەت بڵێ ماپێشم هەیە کەڵکی نییە، چونکە کاتێک ئەمانە کەڵکیان هەیە کە تۆ
بەڕاستی لێ هاتوویەکەشت هەبێ ئەمە وەکو چی وایە وەکو مۆڵەتی شۆفێری وایە بڵێ وەڵای من مۆڵەتێکیان بۆ دەرهێناوم قانونیان ئەتوانم شۆفێری بکەم بەڵام ڕاستێکی نازانم لێ بخڕم کەواتە کاتێک ئێمە ئەڵین هەندێک کەس ئەڵێ بۆ نمونە بڕوانامە بە کەڵک نایە ئەوە ئەو بڕوانامەیە بە کەڵک نایە کە لێ هاتوویەکەی لەگەڵان نییە بۆ نمونە چەندین کەس هەن کە بەشی بزنسیان خوێندووە بەڵام ناتوانن نەکار بکەن بۆ خەڵک ناتوانن کار بکەن بۆ خۆیان بۆ واتە ئەو تەنها بڕوانامەکەی بەدەستێناوە لێ هاتوویەکەی بەدەست نەهێناوە لێ هاتوویەکە ئەوەی کە بڕوانامەکە بەدەستهێنا و تا ڕادێک شتانێکی باش خوێندووە ئەمە بنچینە و بناغەیەکی باشە بەڵام تو پێویستە شەو ڕۆژ بکەیتە سەریەک گوێ بگری بخوێنیتەوە تاقی بکەیتەوە لێکۆڵینەوە بکەین بەشداری دەوراتی تر بکەی کتێبی تر بخوێنیتەوە وە تۆ لەم ڕێوە ئەو کاتە ئەبێت تۆ لە ئاستی بڕوانامەکە تابیت کەواتە کاتێک کە تەنها بڕوانامە ناخوا واتە ئەو خەڵکانە لە ئاستی بڕوانامەکانیانە نین تۆ هەوڵ بە لە ئاستی بڕوانامەکە تابیت بەڕێزان من ساڵی 2009 من هاتم پرۆژەیەکم هەبوو خەڵکم فێری زمانی ئینگلیزیە کرد خەڵکانێکی زۆر هەبوون کە بڕوانامی زۆر بەرزیانە بوو لە زمانی ئینگلیزیە من نزمترین بڕوانامەم هەبوو لە زمانی ئینگلیزیە دیپلۆم لە وتنەوەی زمانی ئینگلیزی ئەم دیپلۆمەش بۆ ڕێکخراوە کە تۆ دەرسی سەرەتایی بڵیتەوە بەڵام من زەحمەتم کێشا چۆن فێرە بیت بە هەڵا بە ڕێگای هەڵە چەندین ساڵ کات کوشتن ئەلموهیم توانیم کۆمەڵی خەڵک فێر بکەم دوایی ئەوان دەرسیان بەکی ئەوتەوە تەنانەت دەرسیان بە دەرچووی زانکۆ بەشی ئینگلیزی ئەوتەوە کە من ئەمەم هەر لەو ساڵانە بە وەزیری پەروەردە وتووە لەو کاتانە وتومە ئێستاکە وەرە من پرۆژەیەکم هەیە خوێندکارم هەیە تەلەبەی پۆلی 12 ئێستا دەرسی ئینگلیزی ئەڵێتەوە بە مدەڕیسی زمانی ئینگلیزی تەمرینی پێکا کە چۆن قسە بکات تۆ وەرە و ئەزمونە وەرگرە بەڕاستی ئەو کات وەزیری پەروەردە بە منی وتی من ئەگەر ئەزمونەکەش بێنین ئایا تۆ ئەتوانی ئەمە لەسەر چەند شوێن جێبەجێ بکەی واتە تۆ چەند کارمەندە هەیە ئێمە هاوینان قوتابخانەکان بینە دەرس و تاوەکو تو ئەو ئەزمونە بگوازیتەوە بۆ مامۆستایانی تر و بۆ خوێندکارانی تر کە لەویا ئیتر طبعا منیش بوو بم وتایدەی تۆش ئەبێت دەسەڵاتێکم بیتێکە من بتوانم ئەوە بکەم بەڵام من ئەوەندا وا بیرمە کردەوە من ئەبێ خزمەتەکە بکەم من ئەبێ شتەکە ببەخشم واتە تەنانەت وەزارەتە حکوومەتە من بەبێ بەرامبەر ئیشەکەی بۆ بکەم من بێم شتێ بم بە وەزیر من بێم ئەو بەرپرسەی کە ئەیبینم من هەدیەیەشی بەمێ نەک بە پێچەوانە وەسپاس بۆخوا تا ئێستش هەروام کردووە ئەگەر ڕۆشتم بۆ لای کەسایەتیەک بۆ لای وەزیرێک بۆ لای بەرپرسێک من بووم دیاریم بۆ ئەو بردووە لەبەرەوەی من بڕیارم ماوە کە تەنها ئیشێ بکەم خزمەتی ئەو میلەتە بێ و خزمەتی ئەو خەڵکە بێ نەک بڕۆم لەوێ داوای شتێ بکەم بۆ خۆم لەبەرەوە سپاس بۆخوا هەر ئاواژ یاوم بەڵام هاوکات پرۆژەکەی من کە ئیمزاش بکرێت جێبەجێ ناکرێت لەبەرەوەی کە من خۆم سوودی لێ وەرنەگرم کەواتە خەڵکانێکی کەش بە گەندەڵی ناتوانن سوودی لێ وەربگرن کەواتەکە پرۆژە جێبەجێ نەکرێ باشترەوە ئیتر نەکراوە بەڕێزان ببورن کە لەوە چێ لام مابێ لە مۆزوعەکە بەڵام ئێستا باز لەوە ئەەکەم کە تۆ چۆن ئەتوانی دەستکەی بە خۆچاکردن لێرەوە پەرە بە خۆت بە یەکەم شت پاش ئەوەی شیکارەکەی خۆتت کرد و پاش ئەوەی کە گوێ لە بابەتەکانی تری منێ گرت و خۆتێ ناسی وەرە تەماشای بکە بزانە فەرهەنگەکەی تۆ چیتە فەرهەنگەکەی مێشکت ئەو وشانەی تۆ بەکاریانە هێنی ئەو وشانە کامانن زۆرترین وشەکە تۆ لە ژیان تا بەکاریێنی چییە ئایا ئەو وشانە وشەی ئەرێنی خۆشەویستین سۆزن پڕن لە میهرەبانی پڕن لە معریفە پڕن لە زانست و زانیاری یان حەکبەکەی تۆ فەرهەنگەکەی تۆ خاڵیە واتە تۆ کاتێکە قسە ئەەکەی لەگەڵ خۆت چ جۆرە وشەیە بەکارێنی ئایا تۆ ئێستاکەش سەرکۆنەی خۆتەکەی جنێ و بە خۆتەی یان تۆ ئێستاکەشتانێکی ئەرێنی بە خۆتەڵی یا ئافرین بۆ خۆتەکەی کامیان بۆیە تۆ ئێستا یەکەم
هەنگاوت ئەوەیە پاشی کارەکە پاش خۆناسیەکە بزانی فەرهەنگەکەی مێشکی تۆ چیتایە. کەسانێک هەن ژیانیان زۆر خراپ ئەزان بۆ لەبەری فەرهەنگەکەی مێشکیان وشەی خراپی تایە. ئەمەکەی ژیانە، ئەمەکەی وەزعە، هەرگیز چاک نابێ، هەرگیز باش نابم، کورە من داماوم، من بەدبەختم، هەر بەردێ لە ئاسمان بکوێتە خوارەوەی کێشێ بەسەر منە. فەرهەنگەکەی پڕ لەم جۆرە قسە پڕپوچانە کە بە دڵنیایی هیچ جۆرە سوودێکی نییە ئەم قسانە. خۆتان باشە زان هیچ سوودێکی نییە. وەرە من و تۆ ئەچین لە شەقامێک پیاساکی، ئەم شەقامە پێچی قوڕاو بێت. تۆ هەر سەرنجت لەسەر ئەو قوڕاوە بێ هەمی شە بیرم خەیتەوە کە ئێمە بە ڕێگایەکە ئەڕێن قوڕاوە پێڵاوەکانمان پیسە بێ. سوودی چییە ئەگەر قەرار بیار بۆ ڕێگایە بڕێن؟ ئەی بۆ نەی تۆزە سەرێ بەرزکەیتەوە، ئەی بۆ نەی بیر لەوە بکەیتەوە ئێستا باسی چی بکەین باشە؟ لەم شەقامە باسی چی بکەین؟ ڕاستە شەقامەکە قوڕاوە، بەڵام باسی چی بکەین؟ ئەکرێ یادگاریە بجێڕینەوە، ئەکرێ نوکتەیە بکەین، ئەکرێ قسەیەکی خۆش بکەین، ئەکرێ تەماشای ئاسمان بکەین. ئەوەنە سێرمان لەسەر ئەو قوڕاوە نەبێ. بۆیە تۆ وەرە بزانە وشەکانی مێشکت چین. بۆ نمونە هیوا هەیە دایما قسەکانی ئاوە وشەکانی تەنانەت ئێستاکە ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین کە چی ڕەواجی هەیە؟ جنێودان، یەکتر شکاندن، گاڵتەکردن بە یەکتر، ئەمە ڕەواجی هەیە. ئایا فەرهەنگەکەی مێشکی تۆ چەنێ لە موشانەی تایە؟ چەنێ لەم جۆرە دەربڕینانەی تایە کە هیچ گیانتیان نییە مانای ناشرین نەبێت، جنێو نەبێت؟ ئێستاکە وەرە خۆت بەراورد کەسێک هەیە ساڵانێکی زۆر خۆی پێگەیاندووە، خۆی پەروەردە کردووە، کەسێکی زۆر ڕۆشنبیرە، تەبیعەتێکی جوانی هەیە. ئایا وشەکانی مێشکی ئەم چیتایە؟ وەرە نەفەرێکیش بێنە بەردەوام لە ژینگەیەکی خراپا بووە، بەردەوام قسەی خراپ چۆ بەگوێە، بەردەوام خەریکی شەڕەجنێەوە. ئایا فەرهەنگەکەی مێشکی ئەویش چیتایە؟ تۆ لەم نێوەندای ئەوە تۆ ئەبێت لێرەوە دەست پێ بکەی کە ئەڵێم ئەبێت چاکسازیەکە لێرەوە دەست پێ بکەی، واتە بیت بزانی فەرهەنگەکەی مێشکی تۆ چیتایە، بینوسە هەر وەرەقەیە بێنە بزان ئەو شەناشرینانە چین تۆ ڕۆژانە بەکارێنی. ئایا تۆ ڕۆژانە ئەم شانە بەکارێنی؟ بەڕێزیت، خۆشمەوی، ئەتخەمە سەرچاوم، بیر تەکەم، معریفە، زانست، دین، فەلسەفە، تێگەشتن، بیرکردنەوە، یادگە، مێشک، فێربوون. ئایا تۆ ئەم شانە زۆر بەکارێنی؟ زیرەکی، ڕاستگۆیی، وەفا، ئەمانە هەموو فەرهەنگەکەی مێشکی ئێمەن، پڕن لە وشە. ئەوە تۆی هەڵی ئەبژێری چ وشەیەک لە ناو ئەم فەرهەنگەتا گرنگی پێ نمونەی بۆ ئێنیتەوە، ترانسکریپشنی بۆ دانی، چۆن ئەخوێنرێتەوە، چۆن ئەوترێت، چۆن بەکارهێنرێ. تۆ هەڵگری فەرهەنگێکیت، بزانە فەرهەنگەکەت چییە، بزانە فەرهەنگەکەت جنێوی تایە، قسەی ناشرینی تایە، قسەی ڕق و زبری تایە، لە خۆبایی بوونی تایە، یان فەرهەنگەکەی تۆ پڕە لە ڕەحمەت و بەزەیی و چاکە و میهرەبانی. یەکێک لە مامۆستا گەورەکانی ژیانم کە زۆر شتی لێوە فێر بووم، بەڵام ئەگەر حسابی کەم لە ماوەی کەمە، واتە من ئەکرێ ساڵانەک جارێ بینی بێتم. زمانێکیش دەرسی پێوتوم لە خوێندنگا 1 ساڵ دەرسی پێوتم، بەڵام بۆ هەمیشە مامۆستای گەورەی ژیانمە لێرەوە ڕێز و احترام و خۆشەویستیم بۆ هەیە، مامۆستا بورهان هادی. مامۆستا بورهان کەسایەتێکی مەزن و گەورە، کاتێک کە تەنانەت نمونەی بهێنایەتەوە، ئەگەر وشەیەکی بووتایە پێی جوان نەبوو لە ڕووی ئێمە کە خوێندکاری ئەو بوون و مناڵ بووین، هێشتا لە چاو ئەوە مناڵ بووین، گەنجێکی ئامادەیی بووین، پێی ناخۆش بوو وشەیە بەکاربێنێ وشەکە گونجاو نەبێ. ئەیوت چی؟ ئەیوت ئەها گیانەوەرێک هەیە جارجار لە هەنێ ماڵا بە خێرایی یەت و ئەڕوا و لە حەوشا بۆ نمونە خۆیەکا بە کونێکە بچکۆلەیەکە، ئەزان بۆ ئایوت بۆ ئەوەی ناوەکەی نەهێنێت. ئەمە چەندین ڕۆژ، چەندین مانگ، چەندین ساڵی ویستووە تا من بیر لەوە بکەمەوە تەماشای کەسایەتێکی مەزن بکەی کە بوونی هەیە لەم سەردەمە. تۆ وەرە ئەمە بەراورد کە بە کەسێک کە
ئەگەر ئینسانێک خواردن بخوا نەخۆش کرێت چی لێ خواردنەکە هەنێک کەس مێشکی ئاوایە شتەکانی مێشکی دایمە هەڵەڕژێت لە جیاتەی بچێتە خوارەوە هەرسی بکە هەڵی ئەڕژێت کەواتە تۆ بیر لەوە بکەرەوە هەرسی بکەیت کاتێک کە تۆ ئەبیستی ئەبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەملا لەولا قسەی جۆرا و جۆر وەرە هەرسیکە کە هەرست کرد چی لێ شتە خراپەکە پاشەڕۆیە بۆ دەرەوە شتە چاکەکەیە ئەبێ بە وزەی خانەکان شتە چاکەکەیە خوێن ئەیگەیەنێ بە ناو خانە بە مایتۆکۆندریا کەواتە تۆ وەرە هەرسیکە ئەگەر هەرست نەکرد قسە ناخۆشەکانی خەڵکت دووبارە کردەوە تێگەشتنە خەڵەکانی خەڵکت بەڕازانی شتەکانی ئەوانە دیسان وەکو خۆی وتەوە کەواتە تو ئەو نەخۆشەی هەر وەکو چۆن کەسێک نەخۆش ئەکەوێ ئیتر خواردنەکە هەرز ناکە شتە چاکەکانیش ئەهێنێتەوە هەنێک کەس بەو شێوازەیە تو ئەو کەسە مەبە تو ئەو کەسە بەکە لێرەوە دەسەکەی بە خۆچاکردن بە فەرهەنگەکەی مێشتا ئەڕێیتەوە ئایا فەرهەنگەکەی مێشتی ئێمە چیتایە تەماشای شاعیرێکی هەستناسک بکە شاعیرێکی هەستناسک بۆ نمونە سوهرابی سپەهری باس لە چیەکە باس لە جوانیەکانەکە زۆر زۆر بە سادەی لە شیعرەکانیە ئاسمان هەوا عەشق و باز لەوە ئەکاکە من کاتێک ئەمانەم هەیە ئیتر کەی گرنگە قارچی غوربەت جارجارەیەنە دەرەوە ئەو بە جوانی ئەتوانێت بڕوانێتە ژیان ئەم ڕوانینە گرنگە ئەم ڕوانینە لە دوای خۆپێگەیاندنەوەیە لە دوای تەئەمولکردنەوەیەت ئەبێ وەکو سوهراب بی تەماشای شتە ناسکەکان بکەی ئەڵێ جارجار لە بەردەم حەوزەکەیانە دائەنیشت قالۆنچەیەک شتێک کە کەوتبوویە ناو ئاوەکە زۆر بە تاقەت چیلکەیەکی هێنا ئەوەستا هەتا ئەچوویە سەر چیلکەکە و ئەیگەڕاندەوە بۆ سروشتەکەی خۆی بۆ ناو گوش و جاکە تۆ وەرە ئەو خۆشەویستیە لەگەڵ بوونەوەرە ئەو هەستە ناسکە جا ئەمە شتێکە ئەبێ مرۆڤ بەم قۆناغا بڕوا بەم قۆناغی پەرەدان بە خود و خۆپەروەردەکردنە ئەبێ بڕوا ئەجینا ئەمە یەک ڕۆژە تۆ ئاوا نابیت یەک ڕۆژە ناتوانی هەستێ ناسک بێت یەک ڕۆژە ناتوانی زانابی تۆ بە خێرایی ناتوانی قۆناغی گەورەی بیرکردنەوە و خۆپێگەیاندن ببڕیت و لەولاوە ببیتە ئینسانێکی عاریف لەولاوە ببیتە ئینسانێکی ژیر لەولاوە بەڕێزان خۆ شت لە بەردەسایەواتە تۆ ڕووکار مەبینە خوای گەورە لۆمەی هەندێک زاناکە ئەفەرمێت چی یعلمون ظاهرا من الحياة الدنيا ئەوانە خۆشت لە ڕوخسارەکانی دنیا ئەبینن ناوەڕۆکەکە گرنگە تۆ تەماشای ئاسمانەکەی ئێستاکە زانستی فەلەک زۆر پێشکەوتووە تۆ ئەتوانی تەماشای ڕیسێرچەکانی ناسا بکەی بەڵام ئەکرێ زانایەبی لە ناسا هێشتا هەر ڕووکاری شتەکان ببینیت بەڵام زانایەک 1000 ساڵ لەمەوە پێش کە تەماشای ئاسمانی کردووە چی تیا بینیوە بۆیە ئەوانە ئەو زانە قوڵانە ئەوانە نین پێیان بوترێ یعلمون ظاهرا من الحياة الدنيا بۆیە تۆ دەتوانی قوڵ بیتەوە بەلەو ناوەوەی خۆت و بی چاکسازیەکە لێرەوە دەست پێ بکەیت فەرهەنگەکەی مێشکت ساختیتەوە بزانە چی بەکارهێنی بزانە چی ئەڵێی بزانە لە دڵی خۆتا زۆر جار چی بەکارهێنیت کاتێ بە تەنها دائەنیشت و ئەژنیشتی تو لەبەر خۆتەوە قسە ئەەکەی کاتێک کەس لە ماڵەوە نیت و لەبەر ئاوێنەکەی چی ئەڵێیت ئەوە تۆیت کاتێ ڕوود نایە قسە بکەیت و لە دڵی خۆتاڵی خۆزگەوان بوو تا ئەوە تۆیت بڕۆ بزانە خۆزگە ئەوە چی جا ئازیزان چاکسازیەکە لێرەوە دەست پێکا لە فەرهەنگەکەتەوە لەو فەرهەنگەی کە لە ناو مێشتە وشەی جۆرا و جۆری دەربڕێنیتە پاشان یەکێکی تر لەو شتانی کە تۆ ئەبێ سەرنجی بەی ئەوەی پێوترێ مێتافۆر واتە ئیستیعارە واتە لە زمانی کوردیا پێوترێ خوازە خوازە چییە؟ خوازە لە نێرۆلینگویستیک پرۆگرامین واتە بەرنامەڕێژی زمانی دەماریە ئەوترێ زۆر کاریگەرە چونکە ئەمە میلتۆن مۆدێلە میلتۆن مۆدێل
مۆدێلێکە لە بەرنامە ڕێژی زمانی دەماریان کە ڕاستەوخۆ پەیامەکان ئەچن بۆ نائاگای مرۆڤەکە. ئیستیعارە نمونەهێنانەوە چیرۆی گێڕانەوە بەشێکە لەمە. واتە مێلتۆن مۆدێلە. تۆ ئەگەر بتەوێ قسەیە بکەیت و کاریگەری هەبێ وەرە مێتافۆر بەکاربێنە. بۆ نمونە ئەڵێ چی؟ ئەڵێ من ئەو مۆزوعە ڕێک وەکو ئەو وایە کاتێ ئیبیسم وەکوە سەرم بتەقێ. کەواتە تۆ پەیامێک گەنێری بۆ نائاگای خۆت سەرتەقینێک ئیحساس کات چۆنە. بۆ نمونە تۆ ئەڵێ چی؟ ئەڵێ ژیانم زۆر ناخۆشە، دنیا لە بەرچاوم ڕەشە. خۆ دنیا لە بەرچاو بجاری وای خۆرە وانە؟ ئەم خوازەی تۆ بەکارهێنی کاریگەری ئەبێ لەسەر ئەعسابی تۆ. چونکە ئێمە شتێکمان هەیە زانستێک کە توێژینەوەی بەردەوامی لەسەر ئەکرێن پێوترێت سایکۆ نێرۆ ئیمینۆلۆجی، واتە ئەو زانستەی کە توێژینەوە ئەکات لەسەر ئەو هۆکارە دەرونیانە کە کاریگەری لەسەر دەماری مرۆڤ نێرۆلۆجی ئینسان ئەعسابی ئینسان دائنێن و ئەم ئەعسابی ئێمە ئەم دەمارەی ئێمە کاریگەری لەسەر مەناعی ئێمە ئەدێت. واتە ئەگەر جاران دکتۆرێک گاڵتەی لێ هاتووە کە قسە نمونە چیرۆ تەسیری هەیە لەسەر دەرون تەندروستی ئینسان، ئێستاکە زانایان توێژینەوەی لەسەرەکەن بەڵێ گومانی تیانە. تۆ ئەو خوازانەی بەکارهێنی زۆر کاریگەرە لە ژیانتە. تۆ بەردەوام ئەڵێ چی؟ ئەها ئەڵێ هێندە تووڕەم چەقۆم لی خوێنم لێنە. ئەمە یعنی چی؟ ئەمە خوازەیە کە تۆ پەیامەکە دەگەێنی. تۆ چۆن تەماشای ژیانەکەی؟ تۆ ئەڵێ ژیان چییە؟ ژیان چییە؟ یەکێک ئەڵێ ژیان زیندانە، یەکێک ئەڵێ ژیان ئەمەیە، ژیان ئەوەیە. بەڵام کەسێکی مەزن ئەڵێ چی؟ الدنيا مزرعة الآخرة. مزرعة يعني خوازك أويا على أم دنيايا كيلغي، يعني تيبكا يعني بتينا يعني باسك ولبكا إيشي تولم جياناتيا أو تعبير جوانك. هل استاكا غير سيرش بكم زانم كم كوت كم قصة هي لسر لايف لسر جيان دنيا وتي جورا وجوري بوينه زۆرێک لەم وتانە ئاماژەکەن بە ئیسیعارە. یەکی ئەڵێ ژیان ئەمە، یەکی ئەڵێ ژیان ئەوەیە. ژیان هەر قوڕبەسەری ئەڵێ. ئەوە تۆی ئەم خوازەیە بەکارێنیت. من ئێستا باسێک دەکەم، باسەکە گرنگترە لەوەی بڵێم تۆ ئەرێنی بە و نەرێنی مەبە. من باس لە ئیجابی بوون ناکەم تەنها، من باس لەوە ئەکەم کە تۆ ئامێرێکت بەدەستەوەیە، ئامێرێکی زەینیە. ئەمە دەرنەفیزێکە و تۆ ئەتوانی پلاکەکانی مێشتی پێ بکەیتەوە دایخی. یەکێک لەم دەرنەفیزانە چییە؟ ئیستیعارێ. واتە ئەم خوازە و نمونەهێنانەوەیە. کەواتە بچۆرەوە بە خۆتا بزانە چی بەکارهێنیت. بزانە خوازەی تۆ بۆ ژیان، بۆ خۆشەویستی. بۆ نمونە برادێک هەبوو ئەیوە عەشقی ڕاستەقینە هەرگیز ناگا بە معشوق. ئەمە بۆ نمونە خوازەی ئەو چییە؟ ئەڵێ هەر ئەو شتی کە هەندێک لە شاعیران بەکاریان هێنا. ئەڵێ بۆ نمونە پەپولەکە ئەچێ بۆ شەمع چییە بێ؟ ئەسووتی. ئەڵێ عەشقیش وایە پێی ناگیت ئەسووتی چی و لێت. ئایا خوازەی ئێمە وابێت بۆ خۆشەویستی؟ ئەی بۆ نەڵێن خۆشەویستی حەقیقی بریتە لە خۆشەویستی بینی ژن و مێرد؟ بۆچی ئەبێ خۆشەویستی کەسێ بێ کە پێی نەگەی؟ ئەوە تەخەیولاتە. ئەوە بە ئینگلیزی پێی ناوەترێ عەشق، ئەو پێوترێ کراش. جا تۆ خوازەی تۆ چییە بۆ شتەکان؟ مەسەلەن ئەڵێ چی؟ ئەڵێ ئەم دەرسە ئەڵێ بەرد بۆ حار، یا ئەڵێ چی؟ ئەڵێ ئەم مامۆستای وا دەرسە ئەڵێت ئەڵێ پیازێ بۆ پاکە، ئەڵێ گوێزێ بۆ ژمێرێ. کەواتە کاتێک کە تۆ ئەم عیبارەتە بەکارێنی بۆ شتە، پەیامێک ئەچێ بۆ لاشعوری تۆ بەو شێوازە ڕەفتار لەگەڵەوەکە. من جاری وا هەبووە یەکێک بۆ نمونە چەند مامۆستایەکەم هەبووە لە زانکۆ
چ لە سلێمانی چ لە واشۆ هەنێ لە خوێندکارەکان بە بێزارکەر باسییانە کردن دەرسی خۆش نییە وایە ئەمێ و من وام نەبینی بۆ نمونە مامۆستایەکە تەبیعەتی تنان نابێت تۆ قسە بکەی لە پۆلیا من دڵم پێی خۆش ئەوە من زۆر مرتاح بووم دی چونکە هەنێک لە خوێندکارەکان بۆ خوێندن و فێربوون نهاتوو ناتۆ شادێ بەدەست بێنێ و بڕە ئەو هەتا بۆی بکرێ نایڵێت شتێ بەگوێی تۆشە کەواتە مەرج نییە ئەوەی زۆری نەوتی وابێت جا ئازیزان ئەمە سوۆت باسم کرد چۆن شیکاری خۆتەکەی ئەمە باسم کرد وشە چۆن بەکارێنی وشەکانی مێشکی تۆ کامانن و پاشانیش ئەو عیبارەتانی تۆ بەکارێن زۆر کاریگەریە لەسەر لایەنی جەستەت لەسەر لایەنی دەرونی لەسەر لایەنی جەستە ئەڵێ مەسەلەن سەرم ئەڵەی بە پیک لیانیاوە بیر لەم قسەیە بکەرەوە یعنی کاتێک کە تۆ وا بیرەکەیتەوە حەزێکە تێ بۆ مێشکرد ئیتر ئەم سەرێشەیە بە ئاسانی چاک نابێت یەکیش تر لەوانە ئایا تۆ بەردەوام سەرنجی لەسەر چییە ئێمە لە کۆمەلگایەکە ئاژین بە ئەوەش باسکە ئێمە لە کۆمەلگایەکە ئاژین نەخۆشی جۆرە و جۆری کۆمەڵایەتی بەردەوام لە تەشانایە و ئێمەش بەردەوام چی خەفەتی پێخۆین ئێمەش بەردەوام خەفەتی پێخۆین یەکێک لەو شتانە تۆڕە کۆمەڵایەتەکان بەردەوام ئەو شتانەی کە حەز ناکەم وشەکە بەکاربێن ئەو وشانەی کە لای ئێمە پێڵین عیبە ئەو ڤیدیۆیە بام هەرەوە بەکاربێنم ڕۆژێکیان مامۆستایەکی ئەمریکی هات لەگەڵم دەرسم هەبوو لە کاتی دەرزوتنەوە مامۆستا ئەمریکیەکە قسەیەکی کرد من تێنەگەشتم قسەکەی کوردی بوو لەبەرەوە تێنەگەشتم وتی ئایب منیش طبعا خوێندکارەکان باسی ئەویان کرد کە فیلم زۆر باشە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بە تایبەتی زمانی ئەمریکی ئەویش وتی it's very عیب وتی ئەوە زۆر عیبە منیش هەرچی بیرم کرد عیب نەهاتە خیاڵم وتم عیب چییە وتی ئەها خۆتان بەکارێنن بۆ شتێکە ئەخلاقی نەبێت وتم ماڵێ عیب ڕاستیەکەی با منیش وا بڵێم من نامێناوەکە بەکاربێن نە بە ئینگلیزیەکەی نە بە کوردیەکەی کۆمەڵە شتەیە عیبە ئەها تۆ لای باوکتان ڕوود نایە لەسەر پشاشەی مۆبایلەکەت ببیت کەواتە عیبە ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان بەردەوام ئەو شتانە پیشانیتوێن ئایا تۆش بەردەوام مێشکە لای ئەو شتانەیە ئایا بیرکردنەوەی تۆ بەردەوام لای ئەوەیە ئیتر بیانومان بۆ مێنەرەوە گەنجی هاوسەرگیری و نەکردو و چیمانە ناخۆ چونکە هەمانە گەنجانێکمان هەیە پیرانەژین ئەوی ژۆکو تۆ وایە ئەویش حەزی هەیە ئەویش ئەو شتی تۆ حەزی لێتی وش حەزی لێتی بەڵام مەزنی ئەیتر ئالیا دەرەکەوێت تۆ لە چ قۆناغێکەوە دەسەکی بۆی بە مەزنی بژیت جا ئازیزان ئایا خەیاڵەکانی تۆ چۆنن ئەمەش بۆ خۆ ناسینەکە زۆر گرنگە ئایا خەیاڵەکانی تر تۆ زۆربەی دەنگە ئایا خەیاڵەکانی تۆ زۆربەی لەمس و ئیحساسە ئایا خەیاڵەکانی تۆ زۆربەی وێنەیە ئەمە زۆر کاریگەری هەیە لەسەر باری دەرونی تۆ بە تایبەتی ئەو جۆرە کەسانەتان کە زوو ئەگەڕێنەوە بۆ ڕابردوو واتە بەردەوام لە ڕابردووە ئەژی ئایا تۆ ئەگەر لەو جۆرە کەسانەی کاتی ئەگەڕێیتەوە بۆ ڕابردوو خەیاڵەکانت چین ئایا تۆ دیمەنێک لە دوورەوە ئەبینیت تکایە وریای ئەمە بن ئەگەر دیمەنەکە زۆر وەکو خۆی بێ وابزانی ئێستا ڕێک لە بەردەمتایە تکایە چاکی کە ئەگەر ناکەویتە ژێر کاریگەری واتە ئەگەر ناتێ بکەویتەوە ژێر کاریگەری ڕووداوە خۆشەکە یان ناخۆشەکە بۆ نمونە ڕووداوە خۆشەکە تاوانێکە کردوتە تاوانێکت کردووە ئەگەر وەکو خۆی بێتەوە پێش چاوت حەزەکەی جاریشکە بڕۆی تاوانە دووبارەکەیتەوە تێکی بە ئەزانین چۆن تێکی بە هەر وەکو چۆن کەسێک کۆمپیوتەرێکی لەبەردەسایە فۆتۆشۆپی لەبەردەسایە دەستکاری ئەکات یان مۆنتاژی ڤیدیۆ ئەکات بڕۆرەوە دەستکاری خەیاڵەکەت بکە خەیاڵەکەت چییە؟ پێچی خەیاڵەکەت تاوانێ بێکە
حەزت لێی بێت. آخر ئەگەرە تێبگەی بە نەفس مطمئینە، ئەوە لە ڤیدۆی یەکەم باسم کردووە لە خۆناسی، ئەبێ بگەیتە ئەوەی کە ئیتر دڵت لێنەیە بۆ تاوان، دڵت لێنەیە بۆ گونا، دڵت لێنەیە بۆ دزی، دڵت لێنەیە بۆ کوشتن، هەر حەزت لێی نەبێت، حەزت لێی نەبێت کارێکی نایاسایی بکەیت، کارێک تاوانێ بکەیت. بۆ ئەوە بۆی بگەیت بەو نەفس المطمئینەیە کە خوای گەورە ئەوەی لە ئێمە ئەوێ، یا ئەیەتوها النەفس المطمئینە ارجعی إلى ربك راضية مرضية. ئەی نەفسە ئارامگرەکە، ئەی دەروونە ئارامگرەکە، بگەڕێرەوە بۆ لای خوا، خوای گەورە لێت ڕازیە. جا لێرە تۆ پێویستە بیرێک بکەیتەوە نەفس المطمئینە چۆن بەدەزیێت. نەفس المطمئینە بەوە بەدەزیێت کە ئیتر تۆ بگەیتە ئەو ئاستەی دڵت لێنەیە بۆ گوناه و تاوان و هەڵا، دڵت لێنەیە بڵێ وەڵا خۆزگە ئەو کامێری شاراوە لێیان نەبوایە، خۆزگە فڵان کەس لێرە نەبوایە، خۆزگە قانونی وڵاتی ئێمە ئەمەیتیا نەبوایە. ئەزان ئەوانەی کە لە قۆناغەکانی خۆپێگەیاندن زۆر ڕۆچوون، ئەمانەی تر ئەگەن بۆ ئارامیە. ئەخ بۆ ئەبێ ئێستا بۆ نمونە من 40 ساڵ بۆ ئەبێ لە 60 بگەم بۆ ئاستا، کی ئەڵێ ئەگەمە ئەو تەمەنە بۆ ئەمڕۆ لەو تەمەنا نەژین. اینجا تاوانەکان جۆرە و جۆرن، ئەکرێت تاوانی ئەخلاقی بێ قانونی نەبێ، شتی وامان هەیە، ئەکرێت تاوانەکە قانونی بێ بەڵام شەرعیەن تاوان نەبێت، ئەکرێت تاوانەکە زەینی بێت بە هیچ شێوەیە لەسەر حساب نەکرێت. هەموو ئەم جۆرە تاوانانە تو ئەبێ بگی بە نەفسی مطمئینە، پێت ئەڵێن تکایە ئەو شتە مەخۆ، ئەوە مەخۆ، تەواو بتوانی نەیخۆی، بتوانی بگەی بەو ئاستە لە کەسایەتی و لە ئارامگری و لە ئیتمینان. ئەمەش بەختەوەریە بەڕێزان، بەبێ ئەمە بەختەوەری نییە، یعنی بەختەوەری ڕاستەقینە ئەوەیە تۆ بتوانی کەم کەم خۆت زاڵ بکەی بەسەر خۆتە و بتوانی هێندە چاکسازی لە خۆتا بکەی کە تەنها لە کاتی غەفڵەتە ئەم حاڵەتانە بەسەرتا بێ و ماوەی غەفڵەت کەم بکەیتەوە. ئەمە یەکێکە لە پەروەردە زۆر گرنگەکان، یەکێکە لە بنەما گەورەکانی پەروەردە. ئێمە هەمومان تاوانەکەین، هەمومان گوناهەکەین، هەمومان هەڵەکەین، كل بني آدم خطأ. باشە ئێمە ناڵێن ببە بە فریشتە، بەڵام ئێمە کەی تاوانەکەین، کەی هەڵەکەین، کەی گوناهەکەین، کەی هەڵەی زیهنی ئەکەین. زەینیان بۆ نمونە زەینیان گاڵتت لە فڵان کەسێ، هیچ قسە ناکەی، بەس لە ناخەوە گاڵتت پێیە، لە دڵی خۆتا جنێوی پێی، تۆ خۆتە بینیتەوە. تۆ ئەبێ بگەی لە قۆناغێک لە خۆ پێگەیشتن، واتە ئەبێ ئەوەندە پێ بگەی ئەمە هەر نەیە بە دڵتا، جنێو نەیە بە دڵتا، حەز نەکەی فڵان کەس زەرەرکە، بگەیتە ئەم مستەوایە. پێت خۆش نەبێ لەبەری قسەیەکی پێوتووی شتێکی لێ بەسەر بێت، ئەها یەک پارچە بگەیتە ئارامگری، چونکە هەموو شتێکە ڕوئەیە بەلایەنی کەمەوە. ئەگەر باوەڕت بەخوا هەیە ئەوە یەتە پێش چاوت، خوا تۆشە بینێ ئەویشە بینێ. ئەگەر باوەڕت بەخوا نییە بەڵام توانیمتە کۆنتڕۆلی خۆت کەیت و ببی بە مرۆڤێکی باش، هێشتا خوات نەدۆزیوەتەوە، ئەکرێت ها جاریوە ئینسانەکە بە چاک بێ، اینجا شایانی هیدایەتە، ئەکرێت کەسێکی چاک بێ تەبلیغ نەکرابێ، وانە خوای پێ نەناسێنرابێ. باش ئەم کەسە کە هێشتا باوەڕی هیچ باوەڕێکی نییە بەڵام مرۆڤێکی چاکە، تۆ ئەگەر ئەو کەسەیت خۆت ئەزانی چی ڕوئەیە لە ناختە، کەواتە خۆ چاکردنەکە ئەبێ لە ناخەوە بێ، نەک من لای خەڵکە خۆم ڕۆشنبیر پیشان بم، خۆم چاک پیشان بم، خۆم بکەم بە فریشتە، بەڵام لە ناخمەوە لە دڵما جنێوەکە بم، لە دڵما حەزکەم فڵان کەس زەرەرکە، لە دڵما ڕقم لە فڵان کەس بێت. ئەو کاتە ئەبێ بەچی؟ ئەوە ئەبێ بە ماسک.
بوودا ئەیوت کە هاتیتە لام ماسکەکەت فرێ بدە. ئەو باشەی زانی کەسایەتی مرۆڤەکان ئەکرێ زۆر جیاواز بن لە ناخیان. وشەی کەسێتی بە زمانی ئینگلیزی کاتێک ئەڵێن پرسنالیتی لە چیەوە هاتووە؟ لە وشەیەکی یۆنانیەوە هاتووە بە ناوی پێرسۆنا زان یعنی چی؟ شانۆکارەکانی زەمانی کۆن قیناعیان کرد بە دەموچاویانەوە لەوە چێ لە فیلمە کۆنەکانە بینی بێت. قیناعەکە جاری وای چلکیشی هەیە ئەیگرێ بە ڕوخساریەوە لە شانۆکانە یان لە هەندێک نمایشی تایبەتە خەڵک بە قیناعێکەوە ئەچوو شانۆی پێشکەشە کرد بۆ نمونە نمایشێکی ئەکرد. ئەمە چییە؟ ئەمە پێرسۆناکەیە کەواتە کەسایەتی ئەوەیە. بۆیە ئەوانەی کە لەسەر ئەمە کاریان نەکردووە با بەلای تۆ زۆر مهم بێ، با بڕوانامەکەی زۆر بەرز بێ، با زۆر بەناوبانگ بێ، با زۆر عالم بێ، با زۆر دەوڵەمەند بێ، با هەموو ئەو شتانی کە لە ڕوخساری کەسەکەەوە دەرەکەوێت زۆر گرنگە هەموو ئەوە پێچێ جارە هێشتا پێرسۆناکەی بێت. واتە هێشتا قیناعەکە بێ ئایا لە ناخەوە چۆنە. خەڵکانێکی زۆر هەن خۆیان بە چاکە زانن کێ بە چاکن، بەڵام تۆ نابێ گومانی خراپ بە خەڵک بەری. ئێمە حەقمان نییە بەسەر خەڵکەوە، ئێمە بیر لە خەڵک ناکەینەوە، ئەم باس لە خۆمانەکەین. ئێمە ئەڵێن ئەمە هەیە با من و تۆ وا نەبین. ئەجینا ئیشی ئێمە ئەوە نییە بە خەڵک بڵین من هەر کەسێک کردەوەی چاکەکە. بۆ نمونە من لە ئینتەرنێتە زۆر جار کاتێک کە پەیامێکە بینم پۆستێکە بینم شتەکەم پێ چاکە، کەسەکە جاری وای گومانم لێ هەیە، بەڵام ئیشی من لەسەر گومان ناڕۆ لە کۆمنت دەستخۆشی بۆ نووسم لایکیشیەکەم، نە لەگەڵ فکری ئەو، نە لەگەڵ حیزبەکەی ئەو، نە لەگەڵ عەقیدەکەی ئەو، نە لەگەڵ هیچ. بەس ئەم شتە ئیشێکی چاکی کرد منیش پشتگیریەکەم. بەڵام کەسێکی تر لەولاوە شتێکی خراپ بڵاوە کاتەوە شتەکەی خراپە با خۆشی چاک بێت ئەچەم بلۆکی ئەەکەم، تۆش بلۆکی کە. ئەگەر من و تۆ ئەم و ئەو هەمومان وا بکەین چییە بێت؟ خەڵک ئەگەر خۆی چاک کرد خۆی چاکە، خۆشی چاک نەکرد چاکە ئەیاتەوە خراپە نایەتەوە، ڕێ لە خۆی ئەگرێت. ئێستا بەڕێزان ئێمە کەسایەتیەکمان هەیە، ئەبێ ئەم کەسایەتیە ڕاستگۆیانە بێت، کەس نەزانێ خۆتە زانیت. ئێمەش ئیشمان بە خۆمانە، من ئەڵێم با خەریکی خۆم بم تۆ خەریکی خۆت بە. ئیشت ئەوە نییە خۆت بەراوردکەی بە خەڵک، ئیشیش ئەوە نییە تۆ حکم بی بەسەر خەڵکە لەبەرەوەی دەموچاوی نەفرێکە بەدڵ نییە بڵێ وەڵام من وازانم کەسێکی خراپە، لەبەرەوەی بۆ نمونە یەک لەختە لە ڤیدیۆیەکی قرتاوە بڵێ وەڵام ئەمە کابرایەکە وایە و ئەمێ نانە لەسەر ئەم شتە بچووکانە بڕیار لەسەر خەڵک مێ وە بڕیاردان لەسەر خەڵک ئیشی تۆش نییە، ئیشی منیش نییە، ئیشی خوای گەورەیە. بەڵام ئەبێ خۆمان بناسین. کەواتە بابین بزانین ئایا ئەو مەرحەمەت و چاکە و خۆشەویستی و سەقافەت و ڕۆشنبیری و ئەو شتانە لە ناخەوەیەن یان نەخێر. ئەمە ماستە، ئەمە ماستە. و هەندێک کەس لە پێناوی ماسکەکەیەتی ئەوێ دەوڵەمەند بێت، و هەر لە پێناوی ماسکەکەیەتی ئەوێ شادە بەدەست بێنێ، و هەر لە پێناوی ماسکەکەیەتی لە پێناوی خۆی نییە. واتە ئەم شتانە دوجار ئەم شتانە بەدەستێنێ، بەڵام چی لە خۆی لە ناخی خۆی دوور کەوتوەتەوە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە خۆناسیە کە ئێمە کەسایەتیمان ئەبێ چی بێن؟ ئەبێ کەسایەتیکی ڕاست و دروست و پاک بێن، شتە پاکەکان لە ناخمانەوە بێن. کەس نەزانێ خۆمان نەزانین. ئەو کەسەی کە خۆی بە گەورە ئەزانێ، ئینشاءڵڵا ئەمە لە لایڤەکانی ئایندە باسی یەکەم، ئەم نەخۆشیە نەفسیانەمان هەیە، نەخۆشی چیمان هەیە؟ نەخۆشی دەرونیمان هەیە، کابرا خۆی بە گەورە ئەزانێ ئەمە نەخۆشیە. با پارەی هەبێ، بوونی پارە شتێکە، خۆ بە گەورەزانین شتێکە، با بڕوانامەی هەبێ، خۆ بە گەورەزانین نەخۆشیە. ئەم کەسەی کە بڕوانامەکەی لە تۆ بەرزترە، خۆی لە تۆ بە مهمترە زانەیە، کەواتە لای کەسێکە کە بڕوانامەکەی لەو کەمترە ئەبێ خۆی بە کەمتر بزانێت، کەواتە من نەخۆشیە. ئەی باشە ئەمانە بۆ خۆیان بە گەورە ئەزانە، ئەمانە لە ناخیانە نەقسەیە، لە ناخیانە. واتە ئەو مرۆڤەی لە ناخیا گرەی دەرونی هەیە، نەخۆشی هەیە، نەخۆشی زەینی هەیە،
خۆی باشە زانێ نوقسانە چیەکە لای تۆ شانیە باتە دواوە متەکەبیر سەری بەرزەکاتەوە و بە نوعێگە ڕابەڕێ بۆی وا پیشان بە کار لە تۆ مهمترە کەواتە ئەم خۆ بە گەورەزانی نا لە ئەسڵا ئەوە خەڵک لە دەرمزانی شارەزانیە ئەگەر نا ئەم کەسەی خۆی بە گەورەزانە نەخۆشە واتر لە ناخە نەقسی هەیە خۆی بە کەمەزانێ لە ناخە بۆ ئەوەی دای پۆشێت لای توا خۆی بە گەورەزانێت وە خۆی بە گەورە پیشانە بۆی دای پۆشێت کەواتە خۆ بە گەورەزانین کاردانەوەیەکە فێڵێژی دەرونیە بۆ ئەوەی عیبەکەی خۆی بشارێتەوە ترسنۆکە اینجا خۆی بە گەورەزانێت مرۆڤی ئازا خۆی بە گەورە نازانێت مرۆڤی ئازا متەکەبیر نییە مرۆڤی ئازا عالم عاقڵ زیرەک پاک ئەمانە متەکەبیر نین ئەگەرچی ببێ بە سەرۆکی وڵات ئەگەرچی بڕوانامەکەی پرۆفیسۆر بێ هەرگیز ناگاتەوە بۆ چکە ئەو هەتا بێ نەقسەکانی حەل ئەکە و نەقسێکی نییە بیشارێتە ها ئینسانێک بە سادەیی بژی چەند جوان سادە ژیان زۆر جوانە سادە بی یعنی چ پێویستەکات تۆ بێ پێوەرت بۆ خەڵک ئەوە بێکە ئەبێ تەنها ڕەفیقایەتی ئەوانە بکەی کە شەهادەیان هەیە بڕوانامەیان هەیە یان شتم بە پرسیارەتیان هەیە من وەکو خۆم وا ڕەفتار ناکەم و هەست دەکەم زۆر مرتاح من زۆر مرتاحم بۆ نمونە ساڵانێکی زۆر دەرسم بتووەتەوە من ڕێزی خوێندکارەکەم ئەوەندەی بەڕێوەبەرەکەم گرتووە ئەمە دڵنیام زۆربەی خوێندکارەکانەوە وەزان تر باسی ئەوە ناکەم ڕۆژێ بتوڕایمی لە پۆلا ئەڵی تکاکەم تکاکەم تۆ قسەمەکە ئەمە جیایە کاتێکە دەرسەکەت تێگەیە بەڵام ئەم نەفەرە وەکو کەسایەتی لای من لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکە لەگەڵ دایک و باوکی لەگەڵ خوشکە بچکۆلەکەی برا بچکۆلەکەی لەگەڵ بەڕێوەبەری پەروەردە هەر یەک حساب ئەگەر ئەکەویتە مەوقیفێک زۆر جا مەوقیفەکە ناخۆشە شتێک ڕوئەیە لە هەلومەرجێکی تایبەتی ئەمە چییە ئێمە پێویستە ڕێزی خەڵک بگرین ئەگەر تۆ ڕێزی خۆتەگری ڕێزی خەڵک بگرە کەی کێشەیە ڕەفیقایەتی لەسەر بنەمای چییە لەسەر بنەمای خۆشەویستیە لەسەر بنەمای وەفایە لەسەر بنەمای پێکەوە گونجانە ئیتر ناکرێت ڕەفیقایەتی لەسەر بنەمای ئەوە بێ مادەم بەناوبانگە ڕەفیقایەتی ئەکەم مادەم کەس نایناسی و داما و نەخۆش و فەقیرە و چیە ڕەفیقایەتی ناکەم ڕەفیقایەتی لەسەر و بنەمایانە نییە من زۆرێک لە ئەوانەی خۆشم ئەوێن ئەکرێ خوێندکاری خۆم بن بەڵام من فەرقی خوێندکارەکەی خۆم لەگەڵ کەسێکی کەم نەکردووە ئەسڵەن گەورەی منە هەستەکەم ئەوە گەورەی ئەوە هاتووە گوێی لە من گرتو ئەوە گەورەی ئەوە کە منی قبول بە ئەو ڕێزی لە من ناوە ئەو منی قەرزاربار کردو ئەو مەجاری یاوە کە من خزمەتی کەم ئەخ من ئەمێ خزمەتکار بم وانە تۆ وەرە لەو ناحیەوە بیرکەرەوە کەواتە بە خۆداچوونەوە خۆناسین خۆ باشکردن خۆ پاککردنەوە تۆ لەم نەخۆشیانە ئەپارێزیە نەخۆت بە بچووگەزانی ئەو کات نەخۆت بە گەورە ئەزانی ئەمانە هەموو حیلەن هەموو فڕوفێڵی دەرونین تۆ بە خۆت نازانیت تەسکێ ئیشی ئەمانە ساخکاتەوە کاتێک گەڵێن خۆ بناسە هیوای خۆی ناناسێت نازانێ بۆچی ئاوایە ئازیزان آخر خاڵم لایەنی فسیۆلۆژیە لایەنی جەستەی زۆر کاریگەری هەیە ئەمە آخر خاڵمە لەم شەوە ئینشاءالله لە بەرنامەکانی ئایندە بەردەوامە بین لایەنی فسیۆلۆژی چیە تۆ بەردەوام سەرداخەی خۆت فەقیرکەی حەسکەی خەڵک بەزەی بێتەوە پیاتە جاری وایە ئەم لایەنە جەستەی ئەو بەزەی ئەو حاڵەتە نەفسیەش دروستەکە بۆیە هەمیشە هەوڵ بە ڕێک بە لە ڕووی جەستەیەوە ڕێک بە بە تەنها دانیشتی کەس تۆ نابینێ بەڵام شایەنەکان مێنە پێشەوە دەست مەڵکێنە ئاوا بەیەکە چونکە شانەکانی ئینتە دەسێنتە پێشەوە تووشی چیە بیت تووشی خەمۆکی و بێتاقەتیە بیت چەنەها جار کەسێک گرفتی دەرونی هەبوو هاتۆ بۆ لای من وتومەت خوا بە ئەرگ نەبێ ئەتوانی هەستیتە سەر پێ و بچیتە ئەو سەر و بیتەوە چەنەها جار
جاری وا هەبووە نەخۆشە دەرونیەکە یان ئەو کەسی گرفتە دەرونیەکەی هەبووە بۆ نمونە کچێ بۆ زۆر تەرێک بۆتەوە نەیزانین بۆ چوای پێڵ وتومە عەزیەت کێشە دادیجان هەستا ئەم 6 مەترە بڕۆ تا ئەو سەر وەرە بەڵام چۆن بڕۆ هەروە بڕۆکە هەموو جارە ڕۆشتی ڕۆشتەوە هاتۆتەوە دانیشتو دەوتمە دەی ئەبێت تۆ لایەنە جەستەیەکەت بگۆڕی چۆن لەمە دووە کە ڕێ بەڕای یەک تۆز خێراییەکەت زیادکە شانەکانت تۆزێ بەرە دواوە سەیری سەرەوە بکەونە سەیری خوارەوە مەکە ئیتر چی و لێ دوورەکەوێتەوە هەستی خۆ بەکەم زانین شەرم ترس خەفەت یادگاریە کۆنە ناخۆشەکان ئەمانە هەمووی لەو ماوەیە کە تۆ جەستت ڕێکە دوورەکەونەوە لێت کەواتە وەرە لایەنە فسیۆلۆژیەکەی خۆشە ببینە لە خۆناسییا زۆر گرنگە وەرە لە خۆناسییا بزانە دامێ شانەکانە ئاوان یا شانەکانە ئاوان دەسەر ڕێکە یا نەخێر خێرایی ڕۆشتنت زۆر هێواشی یا زۆر خێرایی یا وەسەتیت سەرێ بەرزە یا سەرێ نزمە لای کیا زۆر سەردانەوێنی لای زانایەکە شەرمەکەیت و سەردانەوێنی لێ جوانە تەواضع بەرامبەر پیاوی مەزن گەورەییە بەڵام لە بەردەم خەڵکانی ستەمکار لە بەردەم خەڵکانی گوناهبار کاتی خۆت بچووکەکەیتەوە ئەمە زەلیلیە واتە تۆ بێ زمانە جەستەی یەکەی خۆت کە ئەبینی بزانی لەکوێ لای مامۆستاکەتا دەسەگری بە سنگتەوە و سەرێدا ئەنوێنی گەورەییە بەڵام لە بەردەست ئینسانێکی تاوانبارە لە بەردەست کەسێکی متەکەبیرە لەبەست تەنها لەبەر کۆمەڵە مەسلحەت تۆ سەری بۆ دائەنەوێنی و دەسەنی بە سەر دڵتەوە و خۆتی لا بچووکەکەیتەوەمە زەلیلیە کەواتە هەر ئەم لایەنە جەستەیە ئەکرێن بەپێی شوێنەکە و کەسەکان مانای هەبێت کێشایانی ڕێزە حتا ڕێزی بگری تۆ گەورەبی بەڕێزان شتانی تر زۆرن ئینشاءڵڵا من لە لایڤەکانی ئایندا قسەی لەسەرەکەم هیوای بەختەوەریتان بۆ خوازم ومێدەوارم هەر یەکێک لە ئێمە هەوڵ بین خۆمان باشین لە نەفسی ئەمارەوە بڕین بۆ نەفسی لەوامە لە نەفسی لەوامەوە بچین بۆ نەفسی مطمئینە لە ترسنۆکی ڕەزیلی شەرمنی ئەوانەی کە ڕەزائیلن لە علم الأخلاقە ئەمانە تەرکین وازیان لێبێنین بچین بەرەو چی بچین بەرەو فەضائیل چین وەفایە عیزەتە کەرەمە بەخشندەییە ڕێزە مەزنانە ژیانە بۆیە ئەمە پێویستی بە پەروەردەی بنچینەیی هەیە ئەمە پێویستی بە شارەزایی لە دەروونزانی هەیە پێویستی بە شارەزایی لە علم الأخلاق هەیە علم الأخلاق لەگەڵ علم النفس دووشتی جیاوازن ئینشاءڵڵا ئەوە هەڵەگرم بۆ جارەکانی ئایندا باسێک لە علم الأخلاقەکەین باس لە علم النفسەکەین چمکێک باس لە ئەو بابەتە سەرچاوە معریفیانەی تر ئەەکەین هیوادارم هەمومان هەوڵ بین باشترین بین لە خۆمان جوانترین نوسخە بین لە خۆمان ئێمە ئەو زەویاین کە ئەکرێ بەرهەمێکی باشی هەبێت هەر یەکێک لە ئێمە ئەکرێ بەرهەمێکی باشی هەبێت حەیفە بەجێ بێڵین حەیفە ئاوینەین حەیفە شتی باشیتیان نەچێنین هەر شاد و بەختەوەر بن تا بەرنامەی ئایندا خواتان لەگەڵ